ئەو کاتەوە هەموو کاتێکتان باش ئازیزان خۆشەویستان. دوای ئەوەی ڕووداوێکی دزین لە یەک لە گەڕەکانی شاری هەولێر ئەنجام دەدرێت، ئاگاداری پۆلیسی فریاکەوتنی شاری هەولێر دەکرێتەوە، واروەها کەمتر لە یەک کاتژمێر هەڵدەستن بە جێگیرکردنی دزەکە و هەروەها گەڕانەوەی ئەو بڕەپارەیە کە دزیوێتی بۆ خاوەن ماڵەکە. بۆ زیاتر زانیاری ڕووداوەکە لەگەڵمان بن بۆ ئەم راپۆرتە. ئێمە پاش و ئاگاداکرێنەوە لەلایەن هاوڵاتیەوە بە پێی ژمارەکانی کۆنتڕۆلی 104 ئەمانە ژمارەی پۆلیسی فریاکەوتنی هەولێرن. مەفرەزەکانی ئێمە بە زووترین کات پەیوەندیان بە شوێنی ڕووداو کرد کە بۆ ماوەی کەم توانیمان دزەکە دەگیر بکەین و ئیجراتێکی یاسایی لەگەڵ بکەین و هینانەوەی بڕەپارەکەی کە 5 دەفتەر و 7 ملیۆن بوو پاشەوەی تەسلیمی هێشتنی تاواما کرد بۆ ئەوەی ئیجراتی یاسایی لەگەڵ بکرێتن. ئێمە هەوڵاتیان ئاگادارەکەنەوە هەر ڕووداوێک کە بیتن هەر کارێک یان نایاسایی هەبیتن ئاگاداری ئێمە بکەنەوە، ئێمە بتوانین بە زووترین کات بە خزمەتیان بگەین و بۆ ژمارە تەلەفۆنەیە کە ئاگادارمان کردووە.